لە ساڵانی ڕابردوودا کارت زەویەکی زۆر بەسەر هاوڵاتیان و فەرمانبەران بەگشتی لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر دابەشکرا کە ژمارەیان 8,000 کار دەبوو. توانرا لە ماوەی ڕابردوودا 45,000 کارت بکرێتە سەنەد و هاوڵاتیانیش متابعە و مراجعەیان کردێ لە سەرۆکاتی شارەوانی و زۆربەی سەنەدەکانیشیان بەناویان تۆمارکرا. ئێستاش 9,000 کارتی دی پارچە زەوی کراوەتە سەنەد بۆی ڕایدەگەینین بۆی هاوڵاتیان بتوانن لەگەڵ سەرەتای ساڵی داهاتوودا سەردانی سەرۆکاتی شارەوانی هەولێر بکەن و بۆ ئەوەی زەویەکانی بەنای خۆیان تۆمار بکەن. بەنسبەت دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران کە ئەو بڕیارە دەرچووە ئێمەوەکو سەرۆکاتی شارەوانی ئامادەکاری خۆمان کردووە لە دوو شوێن زەویمان خەریکی ئامادەکارینە لە بۆ نەخشەی کەرتی و دەتوانین تا نزیکەی 20,000 پارچە زەوی دابەش بکەن لە ناو سنووری سەرۆکایەتی. بەڵام بەپێی ئەو مەرج و ڕێنمانێک کە دانراوە لە وەزارەتی شارەوانیەوە بەرز کراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران چاوەڕێ دەکەن لە ئەنجومەنی وەزیران پەسەند بکرێت لەسەر مەرج و ڕێنمایەکان ئەو کات بە فەرمان کە بۆ ئێمە هات ئێمەش وەکو سەرۆکاتی شارەوانی جێبەجێ دەکەین.